رێزدار عتا ئەنوار سەرۆکی لقی سلێمانیە کۆمەڵایە کۆمپانیا و نووسینگەین گەشت و گوزار و حەج و عومرە لەگەڵمە کاک عتا دەم باش سپاس بۆ ئامادەبوونەوە جوڵەی گەشتیاران لەم کاتەی ساڵدە لە سلێمانی چوونە هەم هاتن بۆ ئەو پارێزگای هەم دەرچوون بوو ناوچەکانی دیکەیان دەرەوەی وڵات. ئەم کاتێ بەڕێستان باش دەستخۆشی بۆ بەرنامەکەی جەنابەت. ئێمە وەکو خۆت دەزانی لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2024 و هەنگاو دەنین بۆ ساڵی 2025 هیوادارم کە ساڵێک بێتە پڕخۆشی و کامارانی بۆ هەموو دانیشتوانی کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی. بەڵێ هاوچۆ و سەردانیکردنی گەشتیاران بۆ شاری سلێمانی لە ڕۆژی چوارشەممە دەستی پێکردووە کە 25 مانگ بوو بە بۆنەی ئەوەی کە پشوەکانی وڵاتی عێراقی فیدراڵ دەستی پێکرد و گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراقەوە ڕوو دەکەنە کوردستان بەگشتی و شاری سلێمانیش بە تایبەتی. هەروەها گەشتیارانمان هەیە لە وڵاتی ئێرانەوە بەڵام وەکو جاران نییە کەمترێکە ئەویش بەهۆی داڵبەزینی نرخی تمەنە بەرامبەر بە دۆلار. گەشتیارانیش لە شاری سلێمانیەوە گەشت دەکەن بۆ وڵاتانی دەرەوە وەکو ئەوەی کە پشتی شێری بەرەکەوێ وڵاتی ئیماراتە، میسرە، دوای ئەوە تورکایە. بەڵام وەکو جاران نیسبەتەن بە پار و بە بۆنەکانی کە کەمی کردووە ئەویش وەکو خۆتان دەزان دەگەڕێتەوە بۆ باری سیاسی ناوچەکە، دومیشان دەگەڕێتەوە بۆ باری ئابووری خەڵکی و بە تایبەتی ئەوانەی کە کارمەندن کە بە تایبەتی لێ وەختە گیرفانیان بەتاڵە، یعنی ئەویان نییە کە بتوانن ئیمکانێت و ئستعدادی ئەوە نییە کە تۆ بتوانانی گەشتەکان ئەنجامی بۆ دەروچکە خۆت دەزانی گەشتکردن وەختێ دێکە تۆ بە گیرفانی پڕەوە لە سەسکی پڕەوە کە بتوانی سەفەرکەی بۆیە هیوادارم ئەم کێشانە ڕوو کەم بێتەوە. بەڵێ باسی تومەنی ئێرانیت کرد کاریگەری لەسەر هاتنیان کراوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە. ئەم کاریگەری ئەم ساڵ تا چەند دەرکەوتووە تا ئێستا لەگەڵ بەرداوامی دابازینی بەهای تمەن ساڵانی ڕابردوو لەم کاتەنادا ئەگەر بەراوردێکی بکەین ژمارەیەکان ڕێژەک لە بەردەست هەیە بزانین چەند کەمی کردووە یان چاوەڕێ دەکرێت چەند کەم ببێ هاتنیان؟ بەڵێ وەکو بەڕێزت ئاگاداری هە لە دوای هاتنی سەرۆکۆماری ئێران ئەو وەختە کە بەهای تمەن بەرامبەر بە دۆلار 6 ملیۆن تمەن بوو، ئیستا گەیشتوێتە وەکو ئیمڕۆ خۆتان زەنگ گەیشتوێتە 8 ملیۆن و 100 هەزار تمەن. یعنی ئەگەر بین بەراوردکەین ئێمە پار ساڵ لەم وەختەدا بۆ سەری ساڵ بەلایەنی کەمەوە 10 پاسی گەشتیاریمان هەبوو کە لە وڵاتی ئێرانەوە بۆمانە هات. ئیم ساڵ تا ئەم وەختە تا سبەی ئێمە تەنها 1 پاسی گەشتیاریمان هەیە بۆمان دێت لە وڵاتی ئێرانەوە. یعنی 1 و 10 فەرقی کردووە چکە تمەنەکە زۆر لە ڕوشکانە لە دابەزینە جا گەشتەکە ئێمە شەرەوە هەر ئەوەنە نییە کە تۆ تەنها 120 دلار 125 دلار وەرەگری چکە و گەشتیارەکە دێتە ئێرە مەصرفیکەی دەبێت ناخواردنە شتکڕینە بەعزە شتێکی کێ ئەمە وای لێ دەکات کە گەشتەکەی کەم کاتەوە و نەتوانێت سەفەرەکەی بکە واتە زیاتر دابەزینی نرخی تمەنەکەی بەرامبەر بە دۆلارەکە. کاک عتا هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراقەوە چ گۆڕانکاریەک بەسەردا هاتووە بۆ ئەم پشوویە؟ بەڵێ ئێمە پشکی شێرمان لە هاتنی گەشتیاران لە ناوەڕاست و باشووری عێراقەوەی وەکو خۆ دەزانین لە ڕۆژی 25 مانگەوە گەشتیاران کە لەوێ ئیتر بۆتە پشوێکی ڕسمی تا 5-6 مانگ لە عێراقی فدراڵە ئەمە گەشتیاران بە گشتی ڕوو دەکەنەوە کوردستان و شاری سلێمانیش بە تایبەتی. خۆشبەختانە لە دوێنێ و لە پێرەوە پاسە گەشتیارەکانی کۆمپانیا گەشتیارەکانی ناوەڕاست و باشوور و تەنانەت ئەو هوتێلانەی کە تایبەتن بە پێدانی شوێنەکانیان بە گروپاتی گەشتیاری زۆربەی زۆری ڕیزێرف کراوە و حجز کراوە و گەشتیاری خۆڕسکیشمانەیە کە خۆیان دێن ئەلحەمدولیلا شاری سلێمانی بە بۆنەی ئەو کەشە جوانی و ئاو هەوا و ئەو ئارامی ئەو ئاسایشەی هەیە زۆربەی زۆری هوتێلەکانمان ڕیزێرف کراوە و حجز کراوە لەلایەن کۆمپانیا و کۆمپانیا گەشتیارەکانی ناوەڕاست و باشووری عێراق و ئەو گەشتیارە خۆڕسکانەی کە هاتوون خۆیان کە خۆیان دێن بەبێ کۆمپانیا و ئەمانە ئێستا لێرە شاری سلێمانی ئەلحەمدولیلا گەشتیارێکی باشی تیا لە ناوەڕاست و باشوور. ئەگەر باش بێ گەشتیاری باش هاتبێ بەلکی زوو بێ باسی هندێک ژمارە بە مطلقی بکەین، بەڵام چاوەڕێ دەکەن چەند گەشتیار بۆ ئەم پشوویە سەردانی پارێزگاکە بکەن؟ بەڵێ وەکو ئەوەی بەڕێزت دەزانی ساڵانە یان لە دوای هەر بۆنەیەکە دەستەی گشتی گەشت و گوزار ئەم ئامارە لای خۆی دەبێت کە ئێمە لە هەموو دەواازەکانە نوێنەرمان نییە چکە فڕۆکەخانی تێکەوێت دەواازەکانی
هاتن داخلبوون بە سلێمانی ئەو دەروازانێک کە لە هەولێرەوە دێت بەڵام ئێمە وەکو ئەوەی کە تەسەورەکەین ئینشەڵڵا سلێمانی وەکو شارەکانی کە بێگەشتیار نابێت تیاشاتی گەشتارێکی زۆری تایە تەسەوری ئەەکەم بەلایانی کەمە 200 بۆ 250 هزار گەشتیار ڕووکاتەوە شاری سلێمانی ئینشەڵڵا. کاک عەتاکاتی باسی پشووەکان دەکەین باسی چوونی هاونیشتیمانیان بوو دەرەوە دەکەین و بە تایبەت لە سەری ساڵەکاندا بەشێکی زۆری ڕوو دەکەنە وڵاتی دراوسێ تورکیا بەڵام ئێستا لە کاتێک داین کە گەشتە ئەسمانیەکانی ڕاستەوخۆی سلێمانی لەگەڵ تورکیا هێشتا دەستی پێ نەکردوونەتەوە ئەمە چ گرفتە و چه کاریگەرێکی لەسەر نووسنگەکانی تومار لە کۆمەڵەکەی ئێوە کردووە؟ بەڵێ ئەمە وەکو بەڕێستانەزان بۆ ماوەی 2 ساڵە ئێمە ئاسمانی تورکیا بە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیا داخرا بەڵام خۆشبەختانە ئێمە هەم فڕۆکەخانەی کەرکووک هەم فڕۆکەخانەی هەولێر ئێمە وەکو بە هی خۆمانی دەزانین ئەو گەشتیارانێک کە دەیانەوێت گەشتەکانیان دەکەن یان لە هەولێرە فڕۆکەخانەی هەولێر یان لە فڕۆکەخانەی کەرکووک و گەشتەکانیان دەکەن و ئەنجامی ئەدەن بەڵام ئاسەواری خۆی هەبووە کاریگەری زۆری هەبووە چکە ئەمە دەبێتە کۆستێکی زیایە لەسەری مەسرفێکی زیایە لەسەری کە لێرەوە کەشت دەکات بۆ هەولێر یانجاری وایە و زۆربەی گەشتەکان ئەگۆڕێن لە شەوە بنە بەیانی ئەوێ ئەم گەشتیارە لە هەولێر بمێنێتەوە یان زۆربەی کات دوا ئەکەوێ پێچگە لە ئەوەی کە ئێمە تایارەکانی تورکیا بەسەر بۆ فڕۆکەخانی سلێمانی نایەت کێشەی کێشمان هەیە ئێستا پێدانی ڤیزەیە کە زۆربەی کات ئێمە ڕیجەکت دێتەوە بۆ هەندێک لە تەمەنەکان کە ئەمانەش کێشیان دروست کردووە بەڵێ حتممە کاریگەری خۆی هەبوو لەسەر کۆمپانیا نووسنگەکان چکە زۆربەی زۆری کۆمپانیا نووسنگەکان کە ژمارەیان لە نێوان 200 بۆ 210 کۆمپانیا نووسنگەمان هەیە بە سلێمانی چواردەورەوە لە سا 60 بۆ 65 کارەکانمان لەسەر وڵاتی تورکیا بوو ئێستا بۆی کە کێشەی ڤیزەمان هەیە کێشەی فڕۆکەمان هەیە ئەمانە کاریگەری کردووە و زۆربەی زۆری کۆمپانیەکان بگرێت ئەو کارمەندێک کە تایبەت بۆ بە ئیشی تورکیا بەلایانی کە ئەگەربەی ساڵانە ببوورە کاتێک زیاتر لە ساڵە 60 ئەو کۆمپانیەکانی سلێمانی پشتیان بە تورکیا بەستووە گەشتگوزاری بەستووە وای لێ هاتووە یان بە ژمارەێک لە بەردەستان هەیە کۆمپانیا ناچار بوو بێتن ئیفلاس بووبێتن یان ناچار بێ دەرگای خۆی داخست بێتن چونکە زیاتر پشتی بە تورکیا بووە. بەڵێ وەکو ئەرزم کردی زۆربەی کۆمپانیەکان کارەکانمان هەر لە بیدایەتەوە 60 بۆ 65 مان لەسەر وڵاتی تورکیا بۆ چەندها کارمەندە بە تایبەتی لەم کاتانەی ئێستادا سەری ساڵیان دەبوونەکانە بگرە زۆربەی کۆمپانیەکان جمەی دەهاو لەبەر گەشتیاری تورکیا چکە وڵاتێکە کە دایمە گەشتیار حەزەکە دووبارە سەردانی بکاتەوە بێجگەلەوە ئێمە بازرگانمان هەیە کە هاتچۆیەکە بۆ تورکیا خوێندکارمان هەیە نەخۆشمان هەیە گەشتیاری دۆممان هەیە کە وڵاتی تورکیا بەکارێنێ لێەوە ئەڕاتەوە بۆ وڵاتی خۆی ئەوانەی کە پاسپۆرتی ئەجنەبیان هەیە ئەو وڵاتانەی کە لە تورکیاوە بلیتی دۆمیان بەکارێنن ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەبوو لەسەر بازاری سلێمانی بە تایبەتی بازاری گەشتوگوزار و کۆمپانیا نووسنگەکان هیوادارم کە ئەم کێشەیە کە لە نێوان دەسەڵاتی شارستانی تورکیا و دەسەڵاتی شارستانی عێراقیە بە هاتنی ساڵی نوێ کۆتایی بێت و فڕۆکەخانەی سلێمانیش بێبەش نەبێت لە گەشتەکانی بۆ وڵاتی تورکیا. زۆر سپاس کاک عەتا ئەنوەر سەرۆکێ لەقی سلێمانیە کۆمەڵە کۆمپانیا نووسنگەیان گەشتوگوزار و حەج و عومرە سپاس بە ئامادەبوونەوە.